بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الخلق وحبيب الحق سيدنا وسيد الأولين والآخرين محمد المصطفى صلى الله عليه وسلم رحمة للعالمين. رحمته وبركته مهرباني پروردگار وسلام الله أكمانا بباره. دانشتنەکانمان دانیشتنێکی پڕخێر و بەرەکەت بێ، ببێتە هۆی زادەیەک بۆ دنیا و قیامەتمان، و بێتە کەفارەتی گوناهەکانمان و ڕەفعی دەرەجاتمان و کۆبوونەوەمان لە باشت و لە جەناتی نەعیما. اللهم آمین. الحمد لله رب العالمين. لە گۆشەیەکی تر لە باسە کورتەکانمان لە هەفتەی شەوێک لە گۆشەیەکی کورتی کەی زۆر گرنگە ئەوێستین کە باسێکی زۆر زۆر گرنگە، حەقی خۆیەتی موسڵمانان معلوماتی تەواویان لەسەری هەبێت بەنسبەت سەردان و زیارەتکردنی گۆڕستان. بەڵێ زیارەتکردن یانی سەردان، بە مەعنا تەقدیس نا، بە مەعنا سەردان. سەردانی ئەو شوێنە کاتێ بۆی بچیت سەر لە برادێک دەکەیت، ئەتوانی بڵێ زیارەتێکی برادەرەکەمم کرد یان سەردانێکی برادەرەکەم کرد. زیارەتی گۆڕستان تەمان کە لە زیارەت بەسی لە کەلیمە عەرەبیەکەیەتی، سەردانەکەش کەلیمە کوردیەکەیەتی، ئەمەی خۆمانەکە بەکارێنین. بزانین چەندێکی شەرعیە و چەندێکی بێشەرعیە. ئایا ئێمە بچینە سەر گۆڕستان، بچین سەر لە ئازیز و دۆستەکانمان بین، بچین سەر لەوانەمان بین کە وەفاتیان کردووە مردون و دنیان بەجێهێڵاوە؟ لە ڕووی شەرعەوە حوکمی شەرع چییە؟ پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم بوڕەیدا یەکێکە لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەری خۆشەویست ئەگەڕێتەوە، فەرمووی قال رسول الله صلى الله عليه وسلم كنت نهيتكم عن زيارة القبور. فەرمووی پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم سەرەتا ڕێگری لێ کردین لەوەی کە بچین بۆ سەر گۆڕستان، ڕێگری لێ کردین. فەرمووی کاتێ مردوەکانتان لێ مرد، خوای گەورە لیان خۆشەوە بیان نێژن تەسلیمی خاکیان کەن و بەجێیان بێڵن و سەردانیان مەکەن. بەڵام لە دوای ئەوە فەرمووی فەزوروها، بڕۆن سەردانیان کەن. ئەمە فەقەرەیەکی فەرموودەکەی کە ئیمامی موسلیم ئەگێڕێتەوە. لە فەقەرەی بەشی دوای ئەوە کە ئیمامی ترمیزی ئەگێڕێتەوە فەرمووی پێغەمبەر فەرمووی پێمان چن سەردانی گۆڕستان بکەن، فإنها تذكركم الآخرة، بڕۆن سەردانی قەبرستان کەن، قیامەتتان بیرە خاتەوە. کەواتە ئەگەر چووی سەردانی گۆڕستانت کرد بۆ کات بەسەربردن بوو، یادی قیامەتی تیانە بوو، تەفەکوری مردن نەکرد، بیری لە مردن نەکردەوە، بیری لە دوای مردن نەکردەوە، بیری لە سەر ئەنجام و عاقیبەتی خۆت نەکردەوە کە تۆش سەر ئەنجام و عاقیبەتەکەت وەک ئەوە لێیە کەیسە هێناوتە تەسلیمی خاکت کردووە. ئەگەر ئەمانەت نەکرد یەکابێ باتیلە و ئیشێکی خراپت کردووە. ئێستا کە دیقەتان داوە کاتێ جەنازە ئەبن لەسەر قەبران ئەیان نێژن، ئیلا چەند کەسێک نەبێ وا لەسەر دیوار و قەراغی گۆڕەکە خەریکی ناشتنی مردوەکەن و ئەسپەردەکەن و گڵەکەن بەسەریا و تەرتیباتی بۆکەن، باقیەکەی تری وا لەو لاوێستاوە خۆی مەشغوڵ کردو بە قسەی دنیایی و بە قسەی پرۆپوچ و بێماناوە. دەزانی وە چەند خەتەرە؟ ڕێک لە سەد تا سەد پێچەوانەیە فەرموودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. تۆ لەگەڵ مردوو ڕۆشتی بۆی لەگەڵ مردوویەکە ڕۆشتی و جەنازەت بردووە تەسلیمی خاکت کردووە، بۆی ئەجرێکی دەستکەوێت، لەبەری ئەجری دەستکەوێت گوناحیشە بۆ خۆت زیاد کرد. بۆی فەرمووی بیری مردن کەنەوە، ئەگەر ئەچنە سەر گۆڕستان بیری مەرگ و مردن ناکەنەوە نەچن باشترێکە. ئەگەر بڕۆن بەشتی کە خۆتان مەژوڵکەن لەبەری ئەجر و پاداشت، بەنابەت تۆ یا ڕەبی سزاکەی ئەو کاتە بە خۆت مسۆگەرەکەی. هەر لە کۆتایی فەرموودەکەیە ئەگەڕێتەوە كان النبي صلى الله عليه وسلم يعلمهم، پێغەمبەری خوا فێری کردی إذا خرجوا إلى المقابر أن يقول قائلهم، فەرمووی فێری کردین کاتێ چوین بۆ سەر قەبرستان ئەمە بڵێن، یا بەلای گۆڕستانێک کاتێ پەڕین ئەمە بڵێن، ئەم دوعای پێ بڵێن بە خەڵکی بە ئەهلی گۆڕستانەکە السلام عليكم أهل الديار، سەلامی پەروەردگارتان لێبێ ئەی شاری بێدەنگ و شاری خامۆشان. گۆڕستانێکی بێدەنگ، تۆ ئەزانیم گۆڕستانە چەند کەسێکە لە ژەرم خاکەیە، بابە چەند خەڵک لەسەر زەویە لەوانەیە بڵێ دەیان ئەوەندەی وا لەژێر خاکە، ئەوەندەی لەسەر زەویە بە دەیانی ئەوەندەی وا لەژێر زەویە. ئەتۆ نازانێمە شارێکی بێدەنگە، شارێکی کڕە، ورتەی لێوە نایە، تۆ گوێ لێ نییە، ئێمە مرۆڤ گوێمان لێ نییە. ئەنیا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلای گۆڕستانێک کاتێ پەڕی لەسەر پشتی وڵاخێ بوو، وڵاخەکە هەڵبەزێەوە، وتیان ئەی پێغەمبەری خوا بۆ وای کرد ئەم وڵاخە؟
فەرمووی ئێوە نازانن ئێوە گوێتان لە عەزاب و سزای ئەم ئاهلی ئەم قەبرستانانە نییە، ئەم وڵاخانەی گویان لێتی، ئەم حەیوانانەی گویان لێتی، عەزاب ئەدرێن. خوای گەورە ئەو سەوتەی لە گوێی مرۆڤ نێشتووە، لەسەمیع الناس لەصەعق. فەرمووی ئەگەر ئینسان گوێی لێ بێ کە گوێی لێ ئەبێ هەستی پێ بکە، گوێی لێ بێ هەستی پێ بکە، فەرمووی دڵێ وەستێ سەکتە لێ ئەدا. إلا الثقلين فەرمووی هەموو كل شيء يسمع الصوت إلا الثقلين، هەموو شتێک گوێی لە سەوت لەم دەنگە هەیە کە سزای قەبرە، إلا الثقلين واتە جنۆکە و مرۆڤ. شەیاطینیش گوێی لێ نییە، جنۆکەش گوێی لەو سەوتە نییە، مرۆڤ لەگەڵ شەیاطینە گوێیان لە دەنگە نیە. ئەگەر گوێمان لێ بێ فەرمووی یەکسەر لە صەعق، هەمووی دڵێ وەستێ و سەکتە ئەکا و هەمووی ئەمرێ، ژیان لەدەستە دێت، تەواو ژیان تێکەچێت، ژیان نامێنێ. ئەیناوی کە مردوو بە تەسلیمی خاکێکە خۆی بۆ خۆی شعوری پێ بشکێ، عەقڵی پێ بشکێ، بیر کاتەوە بڵێ مەسەرەنجام و عاقیبەتی هەموومانە. ئابا بێ هاتووم لەسەر لەگەڵ ئەم جەنازەیە بۆ سەر قەبران، با چەند دەقیقەیەک بیر کەمەوە، بیر لە مردن کەمەوە، بیر لە سەرەنجام و عاقیبەتی خۆم کەمەوە. فەرمووی سەلامیان لێ بکەن لە ئەهلی ئەم قەبرستان، السلام عەلەیکم ئەهل الدیار من المؤمنین والمسلمین، لە ئافرەتان و لە پیاوان، وإنا إن شاء الله بكم لاحقون، وإن شاء الله بإيمان وإيماش تمام ناكن بإيمان وإيماش بقرينوا بأم شوينو بأم جريك إخواب الريار وعدي لسرداوة. أسأل الله لنا ولكم العافية. داوا كم لپروردگار چاو پوشی لە هەڵە گوناهەکانی ئێمەش و ئێوەش بکە. ئەم دوعایان بۆ بکەن، ئەوان پێویستیان بەم دوعای ئێوەیە، ئێوەش پێویستان بەو سەلامەی لەوانی کەن بۆ خۆتان ئەجرێک و پاداشتێک بۆ خۆتان مسۆکەرەکەن. ئەبی مەرثەد کەیەکێکی تر لە سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرموویە قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم بيستم لبيغمروا فرمو يقول لا تصلوا إلى القبور يا على القبور، فرمي لسر گۆڕستان نوێژ مەکەن. پێغەمبەر فەرمووی لە گۆڕستان نوێژ مەکەن، نوێژکردن لە گۆڕستانە حرامە. ولا تجلسوا عليها، ولەسەر قەبرەکانیش دامەنیش، لەسەر قەبرەکان دامەنیش. زۆر جار خەڵک بەبوونی کاتی جەنازە بە گەدیقەتان دابێت لەسەر قەبر دانیشن یا بەسەر قەبرەکانە ئەڕۆن، حتا فەرمودەی کە هەیە ئەفەرمێ پێ بە گۆڕەکانە منێن، پێ بە قەبرەکانە منێن، ئەوش حرام، بەسەر قەبرەکانە هەنگاو بنی و پێ بەسەر قەبرەکانە بن. خوا پەنامان بە. حتا فەرمودەی لەسەر فەرمێ ئەگەر بەسەر گۆڕستانەکانە بڕۆن بەسەر قەبرەکانە بڕۆن، وەگە وایە چۆن کەسێک بەسەر بانەکە بڕۆی ئاگای لێتی یا بەسەر جەستێکا بڕۆی قاچی پیا بنێ هەستی پێکە، ئاواسی پێکە لە ئەثەرێکە هاتوو. خۆی گەورە هەموو لە یەکمان بپارێزێت بۆ خاتی ناوە جوانەکانی. فەرمووی لەسەر قەبرستان دامەنیشت. ئەبوو هورەیرە لە فەرمودێکی تر ئاگەڕێتەوە فەرمووی پێغەمبەری خوا فەرمووی قال رسول الله صلى الله عليه وسلم لأن يجلس أحدكم على جمرة فتحرق ثيابه، فەرمووی ئەگەر کەسێک لە ئێوە لەسەر پشکۆیەک دابنیشێ، لەسەر پشکۆیەک دابنیشێ، پشکۆکە بیسووتێنێ، ئەم پشکۆی بیسووتێنێ، فتخلص إلى جلده، هەتا سووتوەکە جلەکانی بسووتێنێ، پاشان بگاتە سەر پێستەکەی، پێستەکەشی بسووتێنێ ئەم زەلامە، خەیڕ له بۆ ئەو باشترێکە من أن يجلس على قبر، بۆ ئەو باشترێکە لەسەر قەبرێک دابنیشێ. کەسێک لەسەر پشکۆ دابنیشێ، جلەکانی بسووتێنێ، پاشان جەستەی بسووتێنێ، باشترێکە لەوەی لەسەر قەبرێک دابنیشێ، ئەوەندە سزاکەی قورس. فەرمووی حرامە لەسەر قەبر دامەنیشن، وە نەتیجەی کۆتاییەکەیت، لەسەر قەبر دانیشتن حرامە. کەواتە لەمە حاڵی بووین لەم فەرمودانە زیارەتکردن و سەردانی قەبرستان و گۆڕستان سونەتە، لە سونەتی پێغەمبەرە صلى الله عليه وسلم، بەڵام بەو شێوازەی کەوتمان. بەڵام ئەی بۆ ئافرەتان، ئەمە بۆ پیاوان سونەتە، ئەی بۆ ئافرەتان بێچەن و چون و ئەملاولا بۆ ئافرەتان حرامە، هیچ پێویست ناکە ئافرەتان بچن. ئافرەتان ئەچن بۆ چی ئەچن؟ ئەڕوا بەسەری ڕووتی ڕوا لای قەبرستانەکە و لای قەبرەکە نزیکی گۆڕستانەکان خۆی داپۆشێ و ئەنجا سەر قەبرەکە دانیش. ئەمە مردوو پەرسە. ئەین تۆ شەرم لە خوا ناکە، شەرم لە مردووەکەکەی، لە قەبرەکەکەی، دەستکەی بەسەرتە. ئافرەتان ئەنجا چێت سەر قەبران بۆ چێ؟ بەداخەوە ئێستا پیاوانش خەریکە خۆی ئەوانەگرن، ئەوان ئەچن بۆ سەر قەبران، بۆیە ناپەسەند و نادروست ئافرەت بڕوا بەسەر قەبران لەبەر چەند هۆکارێک. یەکەم ئەوە تا ئیسا وای لێت وەکو پیاوان ئەوانش بیر لە مردن ناکەنەوە. دوو بە قسە و خوا مەشغوڵەکەن، ئێستا پیاوانی جواکەن، خەریکە لاساییەکەکەنەوە وەکو یەک ئیشەکان دووبارەکەنەوە. ئەوان قسەکەن بە یەک و سێ و چوار سەرەکەن بە یەکە، پیاوانی ئێستا خەریکە واکەن، بەبێ شەرعی ئەڕۆن بۆ وێجلێکی ناشەرعی لەبەرەکەن، ئەچن بۆ سەر قەبرستان.
ئەمان لە پیاوان جیاوازە خۆ پیاوانی زۆربەی زۆری پیاوان جلوبەرگی لەبەرەکەن لە جلوبەرگی ئافرەت خراپترێک و حرامترێک زۆرێک لە پیاوان لە کوڕان با بڵێن خی گەورە هەموو لایەکمان بپارێزێ فەرمووی ئەوە سونەتە بەڵام ئەگەر هاتی ئەم سونەتە پێچەوانە کردەوە لەبەری ئەجر دەستکەوێ گوناحبارە بی سەردانی گۆڕستان لە سونەتە واتە لە سونەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یا ربی پەروەردگارە ئیمانمان سەلامەت کە عیبادەتمان لێ قبوڵ کە خەڵەمی عەفو بەسەر گوناهەکانمان بێنە ئەولادەکانمان صالح کە شیفا بۆ نەخۆشەکانمان بنێرە یا ربی مردووەکانمان ئەوانەمان کە لە دەستمان داون لە پێش خۆمان نامردوون ببنە دەرس و پند و ئامۆژگاری بۆ ئێمەی زیندوو و لێ پەروەردگارە لە گوناهەکانیان خۆش ببێتی و قەڵەمی عەفوت بەسەر گوناهەکانی ئەوانش و ئێمەش هێنابێ یا ربی قەبرەکەت بۆ کردن بە باخی لە باخی باشت زبانت پاراوکردن بۆ جوابی مەلایکەتەکان آمین آمین الحمد لله رب العالمين